سیڤان کوردۆ گەنجێکی شاری هەولێرە دڵنیام ئەویش لە ژینگەیەکی ئاوا پەروەردە بووە بە گۆرانی وتن لەسەر شەقام و شوێنە گشتەکان دڵی زۆر کەس خۆش دەکات واتە شەرم ناکەوە چیتر پێشوەڵە حەزت لە چی گۆرانێکە با بۆت بچڕن بە خۆی و گیتارەکەیەوە گۆرانیان بۆڵە و دەنگێکی خۆشیشی هەیە راپۆرتێک لەوبارەیەوە ئامادەیە با پێکەوە ببینی. المورة بابرين السلام عليكم وارث سلطان ده ان شاء الله عملت ام برسم حسنه تقورانيا لسبون بيه تاك بسرتا تيسكي بونا كبين زان قوش بدرسه الله بونا كذا قوش ما شاء الله على سبون بيه ونيا مطمئن بوني هلالاندي صداي سوكالاندي بوني هلالاندي صداي سوكالاندي لقاورة مالاندي اي وي 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 بابي بكراسي كتامبي نشمي القولي نسرينا توزلي يا سمينا نشمي نقولي نسرينا توزلي يا سمينا داري وي 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 بيبينا دامي ببيكاينا أري وي 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 بيبينا لەسەر ئەو شێوازە هونەریە ناوبانگێکی باشی پەیدا کردووە. هەی ساڵەکە من مەشقی تۆ بارە دوێنم چاوەڕوانی تۆ ساڵە هەی ساڵە کە من عشقی تۆ بارە دوێنم چاوەڕوانی تۆ عشقی شۆخێک. سیڤان کوردۆ گەنجێکی شاری هەولێرە و ماوەی 2 مانگە لە شەقام و شوێنە گشتیەکانی هەولێر گۆرانی لەسەر خواستی خەڵک دەڵێتەوە و بە موبایلەکەی تۆماری دەکات و لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوی دەکاتەوە. تاریک و تاڵە ساڵە هەی ساڵە هەر لەگەڵ گۆرانی وتنی خەڵکێکی زۆر لە دەوری خۆی کۆ دەکاتەوە و بە چەند زمانێکی جیا گۆرانیان بۆ دەڵێت. لەگەڵ ماوەرە با بڕۆین. سلام علیکم. Which do you like song? Hindi. Song Hindi? Okay. آتی جاتی خوب سوری آوارا سرکوپی کبھی کبھی سنے جات سے اس نے پنچانی لو نجات امت پشلو نجات خوش یاد گه جاتے امت پشلو نجات خوش یاد گه جاتے لا 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 لا. Thank you. سەرەتای دەست پێکردن لە گیتار ئەگەڕێتەوە 2 مانگ بەر لە ئێستا ئەم جۆرە ستایلێکەوە هەڵم بژارد دیتم لە زۆرینەی وڵاتەکان باوە ئیدی وتم بۆچی لە کوردستاندا زۆر ستایلێکی وانە بێت من وەکو تاکێکی کورد بە خۆشحاڵی بە شانازیەوە هەستم لە خەڵکم ئەپرسی مەعانەتی خەڵکم خۆمان نەزانین لە ستاکەدا مەعانەتی خەڵک چۆنە ئیدی لێمە پرسین ئایا حەسەنە چ گۆرانیەکە من ئەگەتوانی بێتم بە گۆرانێکیش دڵی ئەوان خۆش بکەم و توانی بێتم تۆز لە خەم و خەفاتا دوورم خست بنەوە ئەو بۆ من سەروەت و سامانی ئەو هەموو دنیایە و سواز بۆ خوا تا ئێستاکەش ئاستێکی باشی هەبوو خەڵکی زۆریش لەمان ڕازین ئەو ڤیدیۆانەی کەوا من یەکەم لە سۆشیال میدیای خۆم بڵاوی دەکەمەوە سەبارەت بەو گۆرانیانەی کە خۆم ئێڵم هەموو مووقیفە قەناعەت هەموو مووقیف و شتی وایە زبۆنە کەسێکە بینم هەژارەیە خۆت شتێکی لەو بابەتە کەم دەرامەتە ئیدی فەقیرە یا دایکێکە بینمە سەرزادەیە بۆ ڕۆڵەکەی جەرجی ئەسووتێت ئیدی من لێ پرسەڵم دایەژە ئێمە بەرنمەیەکی وامان هەیە و پرۆژێکی وامان هەیە حەزەکەم تۆش بەشداربی لە پرۆژەکە ئێمەیە و ئێمە لات و لێتە پرسم ئایا حەز لە چ گۆرانێکە و شەشی لەو بابەتە ئەتوانم بڵم دەنگدانێکی باش هەیە بۆ سپاس بۆ خوا لە کوردستانیشە
ئاستەکە تۆزێ بەرەو پێش چووە ئەی شاری شارانم هەولێر ئەی جوانی جوانانم هەولێر جێکتە شۆخانی چاوڕاش جێ عەشق و یارانم هەولێر ئەی شاری شارانم هەولێر ئەی جوانی جوانانم هەولێر جێکتە شۆخانی چاوڕاش جێ عەشق و یارانم هەولێر دڵم هەولێر گیانم هەولێر قیبلەی کوردستانم هەولێر دڵم هەولێر گیانم هەولێر قیبلەی کوردستانم. سیڤان کوردۆ هەر لە منداڵیەوە گۆرانی دەڵێتەوە و دەنگی خۆشە و تا ئێستاش خاوەنی دوو بەرهەمی تایبەت بەخۆیەتی و لە ئێستاشدا خوێندکاری زانکۆیە. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.